ئەمڕۆ خۆشحاڵم بە ڕاگەیاندنی قۆناغێکی تری هاوکارەکانی سوپای ئەمریکا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و شانازێکی دیکەمان پێبڕا بە ئاراستەبوونی زیاتری پەیوەندیەکانمان لەگەڵ هاوپەیمانە سەرەکیەکانماندا لە نێوانیشیاندا هاوکاریەکانی دەوڵەت و سوپای ئەمریکا. ئامادەبوانی بەڕێز ئەم کۆمەک و هاوکاریانە خۆی پەیامێکە دەرخەری ئەو ڕاستیەیە کە بە یەکڕیزی و پێکەوە کارکردن و بەردەوامیدانی ئێمە بە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەدا پاڵپشتی و پشتگیریکردنمان زیاتر و بەردەوام دەبن لە پەرتەوازەییدا و ئەو ئامانجە هەرگیز بەدی نایێت. بۆیە بە شانازیەوە هەنگاوەکانمان لە پرۆسەی ریفۆرمی سەربازی بەردەوام دەبێت، لێرەشەوە کارکردن و هەوڵ و هەنگاوەکانی ڕاوێژکارانی هاوپەیمانان لە سەرخستنی ئەم پرۆسەیە تا بەرز دەنرخێنین. خۆشحاڵم بەو هاوپەیمانیی لە نێوان هێزی پێشمەرگە و ئەمریکادا هەیە. ئێمە کەلوپەلی سەربازی و چەک و تەقەمەنی پێویستمان داوەتە پێشمەرگە. بەوەش تواناکانی وەزارەتی پێشمەرگە زۆر زیاتر دەبێت لە جاران. ئەوەش مانای پەیوەندیەکی قوڵ و بەهێز هەیە لە نێوان ئەمریکا و هێزی پێشمەرگە و کوردستان. بەیانی لە ئەمریکا یادی جەنگاوەرانی بەهێزی ئەمریکایە کە ژیانی خۆیان بەخت کردو بۆ وڵاتەکەیان. لەو یادەدا جەنگاوەرانی کوردیش لەبیر ناکەین و یادیان دەکەینەوە. پەیمانیش دەدەم بەردەوام دەبین لە شەڕ دژی دوژمنان کە دەبنە هۆی مەترسی لەسەر ژیانمان. بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو دوژمنانەش پێویستە ئەو هاوپەیمانێتیە بەردەوام بێت.